سڵاو هەکارم کاتت باش ئەم دیدارە یاساییە ئامانج لە ئەوەی کەوا چەسپاندنی یا سەروەری یاسا لە عێراق و وەرێمی کوردستان و ڕۆڵی یان بەشداریکردنی زیاتری ئافرەتان و لاوان لە بڕیاردان لە هەرێمی کوردستان و عێراق ئەمە دوو ڕۆژ بەردەوام دەبێت لێرە پسپۆڕانی یاسایی و دەستووری لە عێراق و وەرێمی کوردستان و نەتەوەیەکگرتووەکانیش لێرە بەشدارن لەم دیدارە ئەم دیدارە ماوەی دوو ڕۆژ بەردەوام دەبێت ئەمڕۆ ڕۆژی یەکەمە ئێستا پانێڵێک لەو بارەیەوە بەڕێوە دەچێت لەگەڵ دادوەر بەدەرین بەرزنجی زەو بارەیە زیاتر گفتوگۆ دەکەن لەبارەی ئامانجی ئەم دیدارە یاساییە و دواتر ڕاستپاردەکان چی دەبن کاک ئەم کاتت باش سەبارەت بەم دیدارە یاسای ماوەی دوو ڕۆژ بەردەوام بێت و دەکارێکەی چییە و ئامانجتان چییە بەتایبەت؟ زۆر سپاس بەخێر بێن سەرچاوان. ئەمە دیدارێکی یاساییە کە بۆ یەکەم جارە لەسەر ئاستی عێراق و هەرێم ئەم دیدارە بەو شێوازە ئەنجام بدرێ، ئەویش بە کۆکردنەوەی ئەو هەیاکلە یاساییانەی کە ناحکومین، بۆ نمونە یەکێتی ماپەروەران، سەنیکای پارێزەران، با بڵێین دادوەران، ئەوانەی کە پەیوەست نینە بە حکوومەت. ئەماش لە دیدارەکە ئەوەیە باس لە سەروەربوونی یاسا بکرێت لە عێراق لە هەرێم و شێوازەکەشی بەو شێوازەیە کە نزیکەی 12 پێپەر 12 وەرەقەی یاسایی هەیە کە لەلایەن ئەو بەڕێزانی کە بەشدارن لە عێراق و لە هەرێم پێشکەش دەکرێت. چی دەبێت؟ ئامانج بەڕاستی لەم هەنگاوە ئەوەیە کە بەداخۆ ئێمە وەکو ئەو برادرانی کە کار دەکرێن وەکو ڕێکخراوی لێکۆلەر بۆ سەروەری یاسا IOL گەیشتونەتە و ئەنجامەی کە بەداخەوە هەموو بوارەکانی تر ستراتیژیەتی خۆی هەیە. ستراتیژیەتمان هەیە تایبەتە بە کاروباری ئافرەتان، ستراتیژیەت هەیە بۆ با بڵێن گەشەسەندن و تەنمیە، بواری ئابووری، بواری نەهێشتنی گەندەڵی، نەهێشتنی توندڕەوی، بەڵام ئەوی تێبینی کراوە بەداخەوە چ لە عێراق چ لە هەرێم تا ئێستا ستراتیژیەتێکی تایبەتمەند بە بواری سەروەری یاسا بوونینێ. ئەمە هەنگاوی یەکەمە بۆ ئەوەی لەگەڵ لایەنە پەیوەندیدارە فەرمیەکان لە داهاتوو و بە پاڵپشتی ڕێکخراوی NPA نەرویجی ئەم هەنگاوە لە داهاتوو بردرێت. ئەمە دەکا بڵێن هەیە یان دەستێک دامەزێنن بۆەوەی کە ئەو ستراتیژیەتە کاری پێ بکرێت؟ بێگومان ستراتیژیە دەبێ حکوومەت خۆی تەبەنایکە، حکوومەت خۆی پاڵپشتی بکە، بۆیە من ناڵێن دەستا، بەڵام یەکەم هەنگاو ئەوەیە کە لەگەڵ لایەنی پەیوەندیدار لە حکوومەتی هەرێم لە حکوومەتی فیدراالی قسە بکرێ بۆ ئەوەی کە لە داهاتووە نەخشە ڕێگایەک بۆ ئۆدانرێ لە ساڵی ئایندە چۆن ئەم ستراتیژیەتە دامدرێ و ئامادە بکرێ، دوای ئەمەش چۆن جێبەجێ بکرێ. نوێنەرانی حکوومەتی هەرێمی کوردستان لە وەزارەتی دار، وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لە وەزارەتەکانی دیکەش بەشدارن لە عێراق کێ بەشداری؟ ئەو بەڕێزانە بە حکمی ئەوەی کە با بڵێین پەیوەستن بە پرسە یاساییەکە ئامادە بووینە، نەک وەکو با بڵێین وێنەرێکی فەرمی لایەنە فەرمیەکان لە عێراق هیچ لایەنێکی فەرمی ئامادە نەبووە، چونکە وەکو باسمان کرد دیدارەکە تەنها تایبەتە بە لایەنە ناحکومیەکان. زۆر سپاس. بەڵێ هەکار وەکو ئاماژەی پێدا نوێن ستراتیژیەتێکی تایبەت دابنرێت بۆی کەوا سەروەری یاسا لە هەرێمی کوردستان بێت و لە ڕۆژی دووەمیش باز لەوە دەکرێت کەوا چۆن بتوانن ئافرەتان لاوان بەشدار بن لە بڕیاردان لە هەرێمی کوردستان و تا ڕۆژی دووەمی تایبەت دەبێت بەوە ئەو پرۆژە و ڕێکارانە چی دەبن کە بتوانن وا بکەن لاوان و ئافرەتانیش لە بڕیارەکان لە هەرێمی کوردستان و لە عێراقیش بەشداری و بڕیاردان بکەن. دۆشمان سوپاس بۆ تۆ میوانێتە لە هەولێرێ.